به ناوی خدای گەورە میێرەبان بەڕێزان ئامادەبوونێژە بە خێراتنێکی گەرمیە مولایەکتان دەکەم. زۆر خۆشحاڵم کە جارێکی تریشتوانیمان لێرە لە داڤۆس بەیەکەوە بگەین و بە ناوی خوددا ماڵی کوردستان لە داڤۆس هەم ساڵیش دەکەینەوە کە بۆ چەند ڕۆژی داهاتوو دەرگای کرەوە دەبێت بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و هەروەها بۆ میوانە بەڕێزەکانیش کە دەتوانن سەردانی ماڵی کوردستان بکەن لێرە لە داڤۆس لەو چەند ڕۆژەی کە کۆربەندی ئابووری جیهانی داڤۆس لێرە هەموو ساڵێک ئەنجام دەدرێت. ئەمە چەندین ساڵە کە شاندی کوردستان هەمیشە بەشدارە لە کۆربەندی داڤۆس کە یەکێکە لە کۆربەندە هەرە گرنگەکانی دنیا بۆ بەیەکەوە گەیاندنی سەرانی سیاسی و سەرکردەکانی ئابووری لە سەرتاسەری جیهان. هەموو ئەو سەرکردانە سەرۆکەکان دێن لێرە کۆ دەبنەوە بۆ ئاڵۆگۆڕکردنی بیر و باوەرەکان، بۆ بووچوونەکان، گۆڕینی بووچوونەکان لەسەر ئالنگاریەکان دەرفەتەکان، چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری. و ئەمە دەرفەتێکیشە بۆ ئێمەی کورد، خەڵکی کوردستان کە بتوانین بین لێرە بەشدار بین بۆ پەرەپێدان بە پەیوەندیەکانمان، چ لەسەر ئاستی سیاسی بێ یان لەسەر ئاستی ئابووری بێ، و هەروەها بازرگانەکانمان و بەرهێنەرەکانمان، سەرمایەدارەکانمان ئەو دەرفەتیان بۆ بڕەخسێت لێرە لەگەڵ سەرکردەکانی تری جیهان دیدار بکەن، گفتوگۆ بکەن، پەیوەندی دروست بکەن و دەرگای زیاتریش بۆ کوردستان بکەنەوە بە ڕووی و بەرهێنەرانی دنیا کە ئەو دەرفەتە لەوانەیە پێشتر وەکو پێویست نەبوو بێت، یانیش خەڵک زۆر شارەزای ئەو دەرفەت و فرسەتانە نەبوو بێت کە لە کوردستان هەیە. من سپاسی هەموو ئەو وەبەرهێنەر و بەڕێزانە دەکەم کە سپۆنسەری ماڵی کوردستانیان کردووە. ئەمە بۆ سێمین ساڵە و هەر ساڵیش ماشەڵڵا گەورەتر دەبێ و بە ڕێژەیەکی فراوانتر بزنسمەن و سەرمایەدارانی کوردستان لەم کۆربەندە بەشداری دەکەن. نازانم ساڵی داهاتوو لەوانەیە شوێنەکە بەشیشمان ناکە، ئەبێ لە شوێنی گەورەتر بگەڕێین. هیوادارم بتوانین لەو چەند ڕۆژەی داهاتوو چەندین دیداری گرنگ ئەنجام دەین لەگەڵ سەرۆک و سەرکردەکانی جیهان و بێگومان ئەوەی لامان گرنگ و مەبەستە ئەمەیە کە ئێمە بتوانین بارودۆخی هەرێمی کوردستانیان لەگەڵ باز بکەین، چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری، و لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بتوانین پشتیوانیەکی زیاتر لە سەراسەری جیهان بۆ خەڵکی کوردستان دابین بکەین و ڕێگەیش بیان بۆ خۆش بکەین کە ئەوانە بتوان بێن سەردانی کوردستان بکەن و وەبەرهێنای زیاتریش لە کوردستان بکەن ئینشاءالله. من تەمەنای سەرکەوتنتان بۆ دەخوازم، هیوادارم هەمووتان کاتێکی خۆش بەسەر ببەن و سەرکەوتوو بن لە کار و چالاکیەکانتان. زۆر زۆر سپاس.